لە دوای دەرچوونی مەرسومی سەرۆکایەتی هەرێمی کوردستان و فەرمانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان، گوندی سرێشمە بووە شارەدەیەکی تازە لە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران. ژمارەی دانیشتوانی زیاتر لە 6500 کەسە. لە ئێستادا هەر یەکە لە سەرۆکایەتی شارەوانی و بنکەیەکی تەندروستی و چەند قوتابخانە و باخچەیەکی منداڵانی هەیە. خەڵکی ئەم شارەدەیە زیاتر فەرمانبەرن و بەشێکیشیان پێشمەرگەن. گرنگجیدان بە کەرتی کشتوکاڵ و ئاژەڵداری وەک جاران نییە و کەم بۆتەوە. دەربارەی گرنگی بە ناحیەبوونی سرێشمە، سۆران شێرزاد سەرۆکی شارەوانی سرێشمە بۆ زاری کرمانجی دوا و گوتی: هەنگاوی بەناحیەکردنی سرێشمە لە ئەساسدا خۆی بڕیارەکە بڕیارێکی زۆر لە جێ و پێویست بوو و هەر بەو بۆنەیەوە سپاسی ڕێزدار مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێزدار هەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران دەکەن کە ماوەیەکی زۆرە لە هەوڵی بەردەوامدان بۆیکەوە هەم خەلیفان بکرێت بە قەزاوە لەو چوارچێوەشدا سرێشمە بکرێت بە ناحیە. بێگومان پرسی بە ناحیەکردنی سرێشمە بۆ هاوڵاتیانی ئەو شارەدەیە هەنگاوێکی زۆر گرنگە و سرێشمەیەکانیش ئەمە بە پاداشتێکی باشی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەزانن و بێگومان بەبوونی بە ناحیەبوونی سرێشمە واکاتکەوە خزمەتگوزاری زیاتر و پرۆژێ زیاتر بۆ هاوڵاتیانی سرێشمە بێنتە ئارە و کار ئاسانی زیاتر لە ڕووی ئیداری و شۆڕکردنەوەی دەسەڵاتەکانیش و کەمکردنەوەی ڕۆتینیات دروست دەکات. لە ئێستادا لەلایەن شارەوانی سرێشمە چەند پرۆژەیەکی کۆنکرێتکردن و چاکردنی شەقامەکان لە قۆناغی کارکردندا. دەرخستەی ترمان هەیە و ئەوانیش تایبەتن بە کۆنکریتکردنی ژمارەیە گەڕک و کۆڵان لە سرێشمە کە تا ئێستا خزمەتگوزاری کۆنکریتیان نەگەشتوتێ، واروەها دیواری پاڵپشت و کێشەی مەزرا و کێشەی جۆگەمان هەیە زیاتر کێشەی ئاوەڕۆ لە سرێشمە هەوڵەدەین لە داهاتوو لەگەڵ لایەنی پەیوەندیار بە ڕێوەبەرایەتی گشتی شارەوانیەکان واروەها ئیدارەی سەربەخۆی سۆران بتوانینکەوە لە داهاتوویەکی نزیکدا ئەم پرسانە و کاری لەسەر بکرێت و بتوانینکەوە خزمەتگوزاریتر بۆ هاوڵاتیانی خۆمان دابین بکەین. لە چوارچێوەی گرنگی پێدانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان بە هێنانەکای قەزا و ناحیەی تازە لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران، خەلیفان لە ناحیەوە بوو بە قەزا و سرێشمەش لە گوندەوە ئەبێتە ناحیە. لەگەڵ بە ناحیەبوونی سرێشمە هاوڵاتیانی داواکەن پرۆژە و ئاستی خزمەتگوزاری زیاتر ڕوو لەو ناوچێ بکات و بۆ ئەوەی سیماکەی لە گوندەوە بگۆڕدرێت بۆ شار. محەممەد مەحموود، زاری کرمانجی، ناحیەی سرێشمە.